بەناوی خوای گەورە و میرەوان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم ڕۆژێکی نوێیە لە یاریگای پەیام لەگەڵ محەممەد لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە ئەمڕۆژ کۆمەڵی بابەتی تایبەتی ڕۆژ ئەوەی کە لێرەدا باسی گرنگە باسی هەڵبژاردەکانە خۆتان زانن ڕاهێنەرگۆڕینی هەڵبژاردەکان ناڵێوا بە ئاسانی لە دۆخەکان دوورکەویتەوانێ لێرە و لەوێ دوێنێ باسی زیدانمان کرد ئەمڕۆ مانشینی وەکو ڕانەری هەڵبژاردەی ئیتالیا دیاری کراوە واسێنانی نیمارە کۆمەڵێک بابەتی ڕووداوی ڕۆژمان بۆی ناون کە قسەی لەسەر دەکەین و ئینشاءڵڵا پێکەوە هەوڵ دەدەین زانیاریی تەواو و هەروەها کۆمەڵی ورد و دروست و زانیاری تایبەت لەسەر ئەو ڕووداوانەی کە لە تۆپیادا ڕوو دەدەن بە ئێوەی خۆشەویستی بدەین و یەکێک لەو بابەتە سەرنجڕاکێشانی ئەمڕۆ زۆر بە دڵمە تیایدایەتی دوو بابەتن یەکەمیان پلاتەر ڕەخنە لە فیفا ئەگرێ و بابەتێکی تریشیان لەبارەی توندیاریکردنەوەیە کە یەکی تۆپی بەرازیلی بڕیارێکی دروستی یاوە با پێکەوە بابەتەکانی ئەمڕۆ بخوێنی ناوانێ و بازانین باس لە چییە بابەتی یەکەممان مانشینی بۆ جاری دووەم پۆستی ڕانەراتی هەڵبژاردەی ئیتالیای گرتەوە دەست بۆ دووەم جار پۆستی ڕانەراتی ئیتالیای گرتەوە دەست چیرۆکێکی تایبەتمان هەیە لەسەر مانچینی و جیانلوکا ڤیالی کە ساڵی 2023 کۆچی دوای کرد کە پێکی شەو لە ئیتالیا کاریان کرد و پشتی شێریان بەرکەوت لە دەستکەوتی یۆرۆکەی ساڵی 2020 بۆیە ئەو چیرۆکەتان بە تەفاسیلی بۆ باس دەکەین لە نێوان مانچینی و ڤیالیا بەڵام ئەم جاریان مانچینی کە گەڕاوەتەوە لە ئیتالیا ڤیالی لەگەڵانیە بەڵکو ڤیالی کۆچی دوایی کردو لە خولی بەرازیلی سزایەکی کەمیۆنە بەسەر یاریزانێک دادرا ئەو سزایە کە پێویستە تۆپی پێ لێ و فێر بێ و بۆ داهاتوویشی تاوی پێ بکرێت کە دوایە چینە سەری نێمار واسێنانی لاری نێودەوڵەتی ڕاگەیاند یوفا بە توندی دژی پرۆژە نوێەکەی فیفا دەوەسێتەوە پلاتەریشیان لەگەڵایە ئەمانە کۆمەڵێ بابەتن کە منەم ڕۆ بە تاوەتی باسی لەسەر دەکەم و هەوڵ دەدەین پێکەوە شرۆڤێکی تاو و شرۆڤێکی تەندروستی لەسەر بکەین و بتوانین بە شێوەیەکی ڕوون و دروست ئەم بابەتانە بۆ ئێوەی خۆشەویست ڕوون بکەینەوە سەرەتاش بە بابەتی مانشینی دەست پێ دەکەم ڕۆبەرتۆ مانچینی گەڕایەوە ڕانەرایەتی هەڵبژاردەی ئیتالیا و بە گرافیک کۆمەڵە قسە لەسەر مانشینی دەکەین و باسی وەرگرتنی ئەرکەکەی دەکەین مانشینی گرێبەستەکەی لەگەڵێکی تۆپی ئیتالیا پاش 3 ساڵ دابڕان کە 2023 دەستی لە کار کێشایەوە تاکو ساڵی 2030 گرێبەستەکەی واژوو کردو واتە مانشینیش هاوشێوەی زیدان نیشن لیگی ساڵی 25 یۆرۆی ساڵی 27 یۆرۆی 2020 نیشن لیگی 29 و مۆندیالی 2030 شی لەبەردەمدا کە ڕانەراتی و سەرکرداتی ئیتالیا دەکات یەکێک لەو خاڵانەی کە مانشینی ڕەزامەندی لەسەر دەربڕیوە بۆ مالاگۆ جۆڤانی مالاگۆ بۆ سەرۆکێکی تۆپی ئیتالیا بۆی باس کردووە لەوەی کە دۆخی ئیتالیا لەوەدایە کە قەیرانێکی گەوری داراییمان هەیە بۆیە مانشینی ڕەزامەند بۆ بە ساڵانەی تەنها 2 ملیۆن یۆرۆ پۆستەکە وەربگرێت کە لەسەر پێشنیازی یەکەی تۆپی ئیتالی بۆی ڕەزامەندی لەسەرەوە دەربڕیوە و دەبێتە دووەم وێزگەی کارکردنی لەگەڵات زۆری خۆتانزان مانشینی لە دوایەوەی کە ئیتالیا سەر نەکەوت بۆ مۆندیالی 2010 پۆستی ڕانەرایەتی ئیتالیای وەرگرت و سەرکردایەتی ئیتالیا کرد بۆ چوارگۆشەی زەڕینی نیشن لیگ سەرکردایەتی ئیتالیا کرد بۆ بردنەوەی یۆرۆ وەروە لەگەڵ ئیتالیا نەیتوانی بگاتە مۆندیال 2022 گرافیکی دواتر لەسەر مانشینی وەروە ئەرکەکانی لە کاروانی یەکەمی کاری ڕانەرایەتی لەگەڵ هەڵبژاردەی ئیتالیا مانشینی چی کردووە مانشینی 58 یاری ڕانەرایەتی ئیتالیای کردووە لە 38 یاریە سەرکەوتنی بەدەستێناوە کە یەکێکە لە باشترین ڕێژەکان لە کۆی ئەو ڕاهێنەرانەی لە ماوەی ڕابردوو ڕانەرایەتی ئیتالیان کردووە 12 یەکسانبوونی نووسیوەتەوانێ و لە 8 یاریشە ئەم ڕانەرە شکستیەناوە کە بە ئازارترینی شکستی ئیتالیا شکستەکان بوو بەرامبەر بە مەقدۆنیا کە ئیتالیا نەگەیشتە مۆندیالی 2022 وڵاتی قەتەر کە ئەمە شتێکی نەخوازراو بوو بۆ مانشینی و بۆ ئیتالیا گرافیکی دواتر مانشینی چی کردو بۆ ئیتالیا هەوراز و نشێوەکانی بەردەم مانشینی چی بوو نازناوی یۆرۆی ساڵی 2020 بۆ ئیتالیا بردەوە خۆتان لەبەر چاوتانە ئیتالیا لە یۆرۆی 2020 ئاسێکی ناوازەی پێشکەش کرد یعنی بە شێوەیەکی بەهێز لە یۆرۆکەیە دەرکەوت قۆناغی کۆمەڵەکانی بەسەرکەوتوانە تێپەڕاند کە حەوت خاڵی کۆ کردەوە و دواتر لە قۆناغی 16 لە کاتی زیادکراو لە نەم سای بردەوە
دواتر لە بەلجیکای بردەوە هاتە چواری بە لێدانەیەک لاکەرەکان لە ئیسپانیای بردەوە لە یاری کۆتاییش بە هەمان شێوە بە لێدانەیەک لاکەرەکان لە ئینگڵتەرای بردەوە. بۆیە مانشینی ئەو ڕاهێنەرەیە کە سەرکردایەتی ئیتالیای کردو لە سەدەی 21 بۆ بردنەوەی دووەم دەستکەوت کە مۆندیالی 2006 ئیتالیا بەڵام لە دوای 2006 ئیتالیا ناوی لە ناوەندا نەما تاو کاتەی مانشینی هاو سەرکردایەتی کرد بۆ بردنەوەی ئەو نازناوە لە نێو خاکی ئینگلتەرا لەسەر حسابی هەڵبژاردنی ئینگلتەرا. ئەمە نازناوێکی تایبەت بۆ مانشینی و ئەنجامێکی تایبەت بۆ مانشین. هەروەها درێژترین زنجیرەی بێشکستی مێژووی تۆپی پێی بۆ ماوەی 37 یاری لەسەرێک تۆمار کرد تاو کاتی ئیسپانیا لە مۆندیالەیە شکاند. ئیسپانیا لەم مۆندیالەیە کە لە ئەرژەنتینی بردەوانێ بوو بە 38 یاری ڕێکۆردەکەی ئیتالیای شکاند. بەڵام مانشینی ساڵی 2021 هەتا ئەو کاتی نێشنیگەکەش بەرامبەر بە ئیسپانیا دۆڕاکە 37 یاری لەسەرەکەی ئیتالیا شکستیانە درێژەیە کێشە بەس لە نێشنگ لیگەکە لە خاکی خۆی بەرامبەر بە ئیسپانیا بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک ڕوبەڕووی شکست هاتانێ. ئەمە ژوای کە ڕێکۆردەکەی لە 37 یاریە بۆ سەر خودی ئیسپانیا ئەو ڕێکۆردەی کە خۆی ئیتالیایشکان نێژ بکا بە 38 لە مۆندیالا کردی بە 38. نشێوەکەی چییە؟ نشیوەکەی چی بوو؟ شکستی گەیشتن بوو بە مۆندیالی 2022 کە لە یاری یەکەمی پاشکۆیە بەرامبەر بە مەقدۆنیا بە گۆڵێکی بێ وەڵام لە خوڵێکینەوە شکستیەنە بۆی ئیتالیا نەیتوانی بگاتە کۆتایی پاشکۆ کە ڕوبەڕووی پرتوگالە بوانێ و لە هاوینی ساڵی 2023 دەستی لارکەکەی کێشایوانێ گەرچی ئیتالیا متمانیان پێ بوو پیان وا بوو بەرپرسیارەتەکە لە ملی مانچینی نەبووە بەڵام دواتر بۆی زۆربوونی کێشەکانی یەکێ تۆپی ئیتالیا مانشینی بڕیاریدا دەست لە کار بکێشێتەوە. گرافیکی دواتر کاروانی ڕانەرایەتی مانشینی چییە؟ طبعا من دوێنێ قسەیەکم بۆ کردن وتم ئەگەر ماڵدینی لەبەر خاتری گواردیۆلایە لەبەر خاتی کەسایەتیکی گەورە دەستی لە کار بکێشایەتەوانێ حەق بە خۆی بوو. بەڵام تۆ ناکرێ ڕاهێنەرێکی وەکو گەوری وەکو مانشینی بێدەست لە کار بکێشێتەوە. بۆی کاڵێ پیرلۆ پرۆژەی پێبوو بۆ لاوانەوەمە کاکە ئیتالیا زۆر دەمەکەیشی لەسەر پرۆژە نەکردووە. هەر لێرە من باسی پرۆژەکەی ڕۆبەرتۆ باجۆم بۆ کردن کە ئیتالیا ئیشی پێی نەکردووە کە ساڵی 2011 پرۆژە 900 لاپەڕێیەکەی ڕۆبەرتۆ باجۆ ئیتالیا ئیشی لەسەر نەکرد. کاروانی ڕانەرایەتی مانشینی چییە؟ بۆیە ئەبێ هەندێری ئیتالیا دڵخۆش بێ لەوەی مانشینی بۆ بە ڕانەری هەڵبژاردنی ئیتالیا چونکە مانشینی لە ڕووی کواڵیتی ڕانان و بواری ڕانانەوەی چێکە لە ڕانەرە گەورەکان. کاروانی ڕانەرایەتی ئەم ڕانەرە لەگەڵ لازیۆ لە ساڵی 2000 بۆ ساڵە دوایەوە ڕانەرایەتی لازیۆی بەجێ هێشتووە چۆوە بۆ بە ڕانەری فیۆرنتینە. ئەو نمایشەی کە لە فیۆرنتینا کردی وای لێ کرد کە ئینتەر میلان ساڵی 2004 گرێبەستی لەگەڵ تۆمار بکات. تاوان دەرکەوتنی مانشینی و گەورەبوونی مانشینی لە ئینتەر میلانەوە دەستی پێکرد کە کۆنتڕۆڵی تاوی خولی ئیتالیا و جامی ئیتالیا و سوپەری ئیتالی کرد و دواتر تیپێکی بێز و تۆکمەی دروست کرد تا ئەو کاتەی تر دوایەوە مۆرینۆ بوو بە ڕانەری چێلسی ئینتەر میلان و ئەو تیپە بێزەی مانشینی وەرگرت و تەنها چەند گۆڕانکاریی خۆی تیا کرد و توانی بیکاتە براوی نازناوی چامپیۆنز لیگ. بۆیە ینی دەرکەوتنی گەورەی مانشینی لە ئینتەر میلانەوە دەستی پێکرد. ساڵی 2009 لە شوێنی مارکویس دەچێتە مانچستەر سیتی. طبعا وای لە یەکە لە ماوەی 3 ساڵە نازناوی پرێمەر لیگیش بۆ مانچستەر سیتیە باتەوە کە ئەو کاتە خۆتان زان مانچستەر یونایتیدی فێرگسۆن سامناک بوو و چێلسیشمانە بوو چێلسی کارلۆ ئەنشلۆتی و چێلسی یەکێک بوو لە تیپە بەهێزەکان یان تیپەکانی دیکەش هەر بەهێز بوون و ئارسناڵی ڤینگەرمانە بوو بەڵام مانشینی و کەسە بوو کە لە دوای ساڵانێکی زۆر و پرۆژەکەی خەلدون مبارەکی گیانەوە بە بردننی و نازناوی پرێمەر لیگ ئەمە دەستکەوتی مانشینی بوو. لەگەڵ زەنیت سان پێترزبۆرگ ساڵی 2007 بامان شێواسێکی بەرزەو دەکەوت. ساڵی 2018 پۆستی ڕانەرایەتی ئیتالیای وەرگرت ئەوە بوو کە لە ئیتالیاشا مانشینی بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەرکەکەی خۆی جێبەجێ کرد و توانی نازناوی یۆرۆ بێرێتەوە بەڵام شکستی مۆندیالیشمان هەیە. سعودیا ماوەیەکی زۆر کاری نەکرد کە ئەو کاتەش تەمان بۆی کێشەکانەوانێ مانشینی ڕانەرایەتی ئیتاڵی بەجێش چوو بوو بە ڕانەری سعودیە. باشە ینی ئەو کێشانەی کە هەبوو کە ئەو کاتێ سەر ڕخنێکی لەسەرە لە ئیتالیا ئەو ڕخنەی کە لەسەر مانشینیە بۆیە کاڵن ئەو کاتە بۆی پارەوە ڕانەتی ئیتاڵی بەجێشتەوە بۆ بە ڕانەری سعودیە بەڵام نەخێر کێشە لە خودی تۆپی ئیتالیشا بوو مۆزۆکەر پارە نەبوو و ساڵی 2025 ڕانەراتی ینی سەدی قەتەری وەرگرت و لەگەڵ سەدی قەتەریشا بێگومان دەستکەوتی تایبەتیە ناو. گرافیکی دواترە لەسەر مانشینی ئەمە کۆی گشتی کاروانی کاری ڕانەراتی مانشینیە کە ئەو ئەرکانی جێبەجێ کردووە کە بۆ ماوەی 26 ساڵە لە بواری ڕانانە ئیتر چرتی کەوتووە. مانشینی چەند نازناوی بردووە لە کاری ڕانەتی. طبعا ئەمە گرنگی مانشینی دەرەخە کە چۆن جێدەستی خۆی لەگەڵ تیپەکانە نەخشانەوە. بەشکە تێبگەی لەوەی کە مانشینی ڕاهێنەرێکی گەورەیە ڕاهێنەرێکی سادە نییە.
15 نازناوی بردوتەوە لە مێژووی کاروانی ڕانەرایەتیە مانشینی. گەورەترین و گرنگترین نازناوی یۆرۆی ساڵی 2020 بۆ ئیتالیا. هەم بۆ ئیتالیا گرنگ بووم بۆ خودی خۆشی یەکێکە لە گەورەترین و نازناوانەی دەستەبەری کردووە. لەگەڵ ئینتەر توانیوێتی سێ نازناوی سێریا ئەی دەستەبەر بکات. واتە سێ نازناوی خولی ئیتالی بدۆتەوە لە ماوەی 4 ساڵی کارکردنی. زۆرە، دەستکەوتێکی زۆر تایبەتە. هەروەها دوو نازناوی جامی ئیتالیای بردۆتەوە بۆ ئینتەر میلان کە ئەمیش بامان شێوە دەستکەوتێکی تایبەت. و لەگەڵیشیا دوو نازناوی سوپەری ئیتالیاشی بردۆتەوە. ئەمە بەس بۆ ئینتەر میلان لە ماوەی 4 ساڵی کارکردن. لە مانچستەر سیتی چی گرتووە؟ کە من پێ دەڵێم مانچستەر سیتی بناغەکەی مانشینی ئەم نازناوانە مانشینی دایەوە بە مانچستەر سیتی. ساڵانێکی زۆر بوو مانچستەر سیتی لەم نازناوانە دابڕابوو، بەڵام مانشینی گەڕانیەوە پێی. لە دوای یۆرۆ گەورەترین نازناو بۆ مانشینی و گرنگترین نازناو پرێمەرلیگی ساڵی 2012 کە بە جیاوازی گۆڵ لەگەڵ مانچستەر یونایتیددا نازناوەکەی دەستەبەر کرد. گۆڵە مێژوویەکەی ئەگیۆرۆتان بیرە لە کۆتاییاری بەرامبەر بە کوینز پارک ڕێنجەرز کە 3-2 یاریان بردە و لە کۆتا ساتەکان نازناوەکان دەستەبەر کرد. هەروە لەگەڵ مانچستەر سیتی جامێکێتی ئینگڵتەراشی بردۆتەوە بامان شێوە ئیش پێما بێ هەر لەسەر حسابی مانچستەر یونایتد بوو نازانم بزانم پێما بێ گۆڵ یەکویچەکەی یایە تۆرەیە ئەو جامێشێتی ئینگڵتەراش یایە تۆرێ گۆڵەکەکەەوە جامی خەڵغانی خێرخوازیشیان بردۆتەوە بۆ یەکجار لە مێژوودا. گرافیکی دواتر هەر لەسەر دەستکەوتەکانی مانشینی و ڕانەرایەتی ئەم پیاوە. طبعاً لەگەڵ گاڵاتاسەرایش کۆمەڵە پۆستیتری وەرگرتووە لە بواری ڕانانە. لەگەڵ گاڵاتاسەرای جامی تورکیای بردۆتەوانێ، ڕانەرایەتی گاڵاتاسەراشی لە خولی تورکی کردووە. لەگەڵ لازیۆ جامی ئیتالیای بردۆتەوانێ، لەگەڵ فیۆرنتینا جامی ئیتالیای بردۆتەوانێ و لەگەڵ سەدی قەتەریش بە ئەمان شێوە خولی قەتەری بردۆتەوانێ. کەواتە ئێمە بۆمان دەردەکەوێت مانشینی گەورەی وانوە کە بۆتە ڕانەری ئیتالیا و ئەوەی چیتی تۆپی ئیتالیا ئەبێ مەمنون بێ و گەلی ئیتالیا بێ مەمنون بێ بۆی کە مانشینی ئەتۆم پۆستی وەرگرتووە. چونکە ئێستشی لەسەر بێ مانشینی ئەگەر لەو پۆستی دەست پێشێتەوە زۆر تیپیتر مانگەکات، چونکە کاروانی ڕانەرایەتی ئەم پیاوە کاروانێکی گەورەیە و ئەوەشی کە کردوێتی لە تۆپی پێیا کاری گەورەیە. وەکو یاریزانیش مانشینیشە بۆ لە یاریزانە باشەکانی ئیتالیا. مانشینی یاریزانێکی سادە نەبووە و یاریزانێکی مێژووی سامپدۆریاش. گرافیکی تر ما بێ سەبارە دۆمە یاخود بچینە سەر سیرکە. ئەمە گرافیک بوو تایبەت بە کاروانی ڕانەرایەتی مانشین. بەڵام جیاواز لە بەشی کۆتای ئەزانمیە مەلای کۆمنتەکانیش لەوەی کە بابەتەکەم تاو کرد. جیاواز لەوەی کە پێشتر کاری کردو لە ئیتالیا ئەم جارە مانشینی بەبێ هاوڕێ ڕاستەقینەکەیەتی، بەبێ هاوڕێ تایبەتەکەیەتی، بەبێ هاوڕێ لێک نزیک بۆکەیەتی کە هەمیشە هاوڕێ یەک بوون لە ئیتالیا و لایەنەکانیش و پەیوەندیکی تند و تۆڵی هاوڕێیەتی لە تەمەندێکی منداڵی و لە نێوانیانە بووە. ئەویش ڤیالیە کە ئەو کات بەڕێوەبەری هونەری هەڵبژاردنی تۆپی ئیتالیا بوو کە یۆرۆی 2020 بردوانێ. بۆیە ئێمە لە غیابیەوەی کەم جارە مانشینی بەبێ هاوڕێکەیەتی باسی پەیوەندی هاوڕێتی مانشینی و ڤیالیتان بۆ دەکەین وەکو یەکێک لە چیرۆکە سەرنجڕاکێشەکانی نێوان هاوڕێتی نێوان ئەم دوو کەسایەتی و گرنگیدان بە گیانی هاوڕێتی چەندە گرنگە. ئەم ژارە مانشینی بەبێ برا هەمیشەیەکەی دەگەڕێتەوە ئیتالیا. طبعاً ڤیالی لەگەڵ مانشینیە پێی وتراوە برا هەمیشەیەکەی. ئەوە مانشینی و ڤیالین ئەو وێنەیە بە درێسی سامپدۆریاوە. سەیری گەنجێتی ئەو دوو کەساتێکە ئێستا یەکێکیان لە ژیاندا نەماوە ساڵی 2023 بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کرد. ئەم دوو کەسایەتیە هەردووکیشیان یەک موالیدن، هەردووکیان لەدایک بووی ساڵی 1964 زاینی. مانشینی و ڤیالی ساڵی 1964 زاینی. لە تەمەنی 20 ساڵیە وەکو پێکەوەبوونی نزیک سەیریکە، چونکە پێشتر یەکیان ناسیوە. بەڵام لە ساڵی 1984 هەردوو یاریزانەکە پەیوەندیان کرد بە ڕیزەکانی سامپدۆریا و دوانەیەکیان لە سامپدۆریا دەستەبەر کرد و ساڵانێکی زۆر لە سامپدۆریا پێکەوە یاریان کردووە. لەگەڵ سامپدۆریا نازناوی جامی ئیتالیا لە هەردوو ساڵی 1980 بردووەتەوانێ. لەو کاتێک کە میلان سەیتەرەیە کرد بە سەرخولی ئیتالیا و ئەوروپایە، ئەمان جامی ئیتالیان بۆ خۆیان بۆیانی سامپدۆریا دەستەبەر کردەوە. و هەروەها لە ساڵی 1990 نازناوی ئەوروپیشیان بردەوە. چی بوو؟ نازناوی جامی ئەوروپی
جامەکانی ئەوروپا کە لە ساڵی 1990 بردیانەوە. میلانێک کە ساڵی 1990 یاری کۆتایی چامپیۆنزیگی کردو و ساڵی 1990 چامپیۆنزیگی بردوەوە لەو پەڕیهێز و توانایە بووە. ئەم دوانەیە سەرکردایەتی یانەی چۆکو سامپدۆریان کردو، یعنی ئەم یانەیان بردووە بەرەو لوتکە و پشتی شێر لە مێژووی سامپدۆریا بەرکێکە بەر ڤیالی و مانچینیەکە. ئەم دوو هاوڕێ نزیکەی یەک. نازناوی خولی ئیتالی بۆ یەکەم جار لە مێژووی دایانەکە دەسەبەری کردووە کە لە ساڵی 1991 بە سەرکردایەتی مانچینی و ڤیالی سامپدۆریا وای لێ هاتووە هەر بە جامی ئیتالیا نەوەستاوە کە لە میلان و تیپەکانی دیکەی گرتووە، بەڵکو هاتووە نازناوی خولی ئیتالیشی لێگرتو. ئەمانە ئەوە دوانەیەکی جوان و بەهێزیان دروست کردووە. ینی چۆن مارادۆنا لە ناپۆلیە مێژوویکی بۆ خۆی نووسیوتەوە، ئەم دوانەیەش پێکەوانێ لە سامپدۆریا ئەم مێژووان نووسیوەتەوانێت کە مارادۆنا لە ناپۆلیا نووسیوتەوە، چەنە ناگا بۆی مارادۆنا، بەڵام ئەمانیش خاون مێژووکی تایبەتن کە نووسیویانەتەوە لە یانی سامپدۆریا. گرافیکی دواتر کۆتا یاری مانچینی و ڤیالی کامە بووە کە کردوانە پێکەوانێت. تاوانی ترها خۆدانزان ئەو وێنەی ساڵی 1984 بوو. ئەم وێنەیە هی ساڵانی دواترێتی کەیتر لە کۆتایەکانی یاریکردنیان لە سامپدۆریا، چونکە 7 ساڵ پێکەوە لە سامپدۆریا پێکەوە یاریان کردووە. 8 ساڵ کۆتاییاری مانچینی و ڤیالی لە سامپدۆریا چی بوو؟ یاری کۆتایی جامی ئەوروپا بوو کە لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ ڕوبەڕووی یانی بەرشەلۆنە بوونەوە کە ئەو کاتیش بەرشەلۆن یەکەم نازناوی چامپیۆنزیگی دەستەبەر کرد بە گۆڵێکی ڕۆناڵد کومان کە بە لێدانی ڕاستەوخۆ تۆماری کرد کە ئێستا سەری گۆڵەکەشمان کردوانێ وڵی فاوڵەکەونە نامەنتقیە لەو سامپدۆریا داماوە ژیرە، بەڵام کومان خاوەنی تا گۆڵەکە بوو. سامپدۆریا لەو یاریە یەکویچ بە بەرشەلۆن نادۆڕێت و ناتوانێت بێتە پاڵەوانی ئەوروپاش، یعنی پاڵەوانی خۆی ئەو ساڵی دوای خولی ئیتالیەکە نزیک بوون لەوەی چامپیۆنزیگیش بەرناوانێ، بەڵامی تر دواتر لە یاری کۆتایە بە بەرشەلۆنەکەی کڕۆی دۆڕاون بە گۆڵێکی بێوەڵام و 2 مانگ دوایە و شکستەی چامپیۆنزیگ ڤیالی بڕیاری جابوونەوەی یا لە سامپدۆریا و پەیوەندی کرد بە ڕیزەکانی یۆڤانتۆسەوانێ. گرافیکی دواتر مانچینی و ڤیالی دوای ئەو دابڕانەیان کە ڕوویدا دوای نزیکەی 30 ساڵ جارێکی دیکە لە ئیتالیا یەکیان گرتەوە ساڵی 2010 چونکە پێکەوە دەست بەکاربوون و کاتە بیرمە جیان کارلۆ بێتی دەستی لە سەرۆکیشی تۆپی ئیتالیاوەمان دەستیان لە کێشایەوەنی و ڤیالی وەمانە هاتنە نێوێکی تۆپی ئیتالیاوانێ. دوای 30 ساڵان دوو کەسایەتی یەکیان گرتوانێ. لەو کاتێک کە ڤیالی هاو پۆستەکەی وەرگرت لە هەڵبژاردەی ئیتالیا نەخۆشی شێرپەنجەی هەبوو، بەڵام بڕیاری کارکردنیان پێکەوەیە لەگەڵ نەخۆشەکەیە هەڵی دەکرد و لامان کاتا بڕیاری کارکردنیان پێکەوەیە لە هەڵبژاردەی ئیتالیا. یعنی نەخۆشیەکە کاریگەری نەکرد لەوەی کە مانچینی داوا بکات لەوەی کەسێکی تری لەگەڵ بەڵکو هاوڕێ هەمیشەیە و هاوڕێ وەفادارەکەی خۆی هەڵبژارد. طبعا ئەمەش لەسەر پێشنیازی مانچینی ڤیالی هێنرا ناو ستافی کارگەری هەڵبژاردەی ئیتالیا و وێنەیەکی شانەیە کە دوای بردنەوەی نازناوی یۆرۆ مانچینی و ڤیالی بە گریانەوە باوەشیان کرد بە یەکە ئەو ئامانجە گەورەی کە لە ساڵی 92 بە یاریزانی بۆیان بەدینەهات بۆ وڵاتەکەیان بە گەورەتری لە ساڵی 2020 بە نازناوی یۆرۆ بەدەستیانێنا کە زۆر لە چامپیۆنزیەکەی 22 گەورەتر بوو. ڤیالی لە ساڵی 2023 بۆی ململانی زۆری لەگەڵ نەخۆشەکەیدا بە نەخۆشی کۆچی دوایی کرد. گرافیکی دواتر و کۆتایی طبعا خۆی بابەتەکە لێرە چییە بە پێشوێ بچمە سەرەوە. ئەو کاتێک کە ڤیالی جەنگی دژی شێرپەنجەیە بوو تەوانەوە وێنەکەیانە لە دوای کۆتاییاتنی نازناوی یۆرۆ کە بەم شێو بە گریانەوە باوەشیان کرد بەیەکە. دوای تێپەڕبوونی چەندین ساڵ مانچینی لە 2010 کە بۆ ڕانەری ئیتالیا پێداگیر بوو لەوەی کە ڤیالی دەبێتە ناو ستافی کارگێڕێکەوانێ، یعنی لەگەڵ قبولکردنی پۆستەکەی باسی لەو کەوتیە بێتە ئەم کارەوانێ چونکە ئەو تووشی شێرپەنجەی پەنکریاز بوو ئیتر ینی ئەویست کە شوهەوایەکی باش بۆ هاوڕێکەکەی دروست بکە و هاوکاری بکە لەوەی نەخۆشەکە تێپەڕێنێ، بەڵام دواتر هەر ڕێگەی نەدابووی کە لە ژیانکردن بەردەوام بێ و ڕۆژی تەواو بووە. ژیانلوکا ڤیالی بۆ زانیاریتان لە ناوچەی لۆمباردی لە باکووری ئیتالیا لەدایک بووە و طبعا ئەم ڤیالی پێچوانی مانچینی کابرایەکی دەوڵەمەند بووە، لە خێزانێکی دەوڵەمەند لەدایک بووە، بۆ قەڵایەکی بەناوبانگیشیان هەبوو لە ئیتالیا
یعنی ژیانێکی شاهانە ژیاوە لە پێشتر و ینی لە ئاسە تەمەنیەکانی ئیتالیاش پێکەوە یاریان کردو. بۆیە کاتێک ساڵی 2023 ڤیالی کۆچی دوایی یەکات مانشینی لەو بارەیەوە دەڵێ چی قسێکی لەبارەوەکە. تاوان بۆ زانیاریشتان هەر لە لازیۆیە مانشینی و میهایلۆڤیچیش پێکەوە یاریان کردووە. مانشینی بۆ مەرجی ڤیالی چی وت ساڵی 2023 وتی چەند ڕۆژێک دوای ماڵاوایکردنی میهایلۆڤیچ برایەکی خۆمی دیکە تاوان میهایلۆڤیچ یاریزانێکی سەربی بوو کە پێشتر ڕانەرایەتی میلان و بۆڵۆنی ئەوانەی کردووە. ئەویش بامان شێوە بە نەخۆشی شێرپەنجە کە یاریزانێکی ناوداری سەروی بوو خاوەنی کۆمەڵە گۆڵی ناوازێ لە مۆندیالی 98 گۆڵی تۆمار کردووی کە بۆ لە یاریزانە باشەکان کە لە ئینتەر میلانی ژاری کردووە. مانشینی ئەڵێ چەند ڕۆژێک دوای ماڵاوایکردنی میهایلۆڤیچ برایەکی دیکەی خۆم لەدەستدا. ئێمە کاتێک تەمەنمان 16 ساڵ بوو یەکدیمان ناسی و هەرگیز جا نەبوونەوە. تاوان لە 16 ساڵیەوە هاوڕێ بوون بەڵام لە 20 ساڵی ئەوانەیە پێکەوە لە یەکتی پایاریان کردووە. تاوی گەشتەکانمان پێکەوە بەڕێکرد سەرکەوتن شکست خۆشی و ئازارەکانیشمان پێکەوە باش کرد. ئەمە گێڕانەوەی چیرۆکێکی هاوڕێیەتی بەهێزە لە نێوان مانشینی و ڤیالی. پرسیارە گرنگەکە لێرە ئەوەیە ئەمجارە مانشینی کە لە ئیتالیا دەست پێ دەکات بەبێ براکەیەتی بەبێ ئەو کەسەیە کە کاروانی دەرکەوتن و کاری یاریکردن و هەموو شتێکیان پێکەوە بوو. ئەمجارە ڕانێری نزیکتر دەبێلی کە جیاواز لە ڤیالی. بەڵام مانشینی هەرکەکەی وەرگرتەوە بۆ بەڕانەری ئیتالیا و مەش چیرۆکێکی وەفاداری نێوان مانشینی و ڤیالی بوو کە ئەو کاتی مانشینی لە یەکەم کاروانی ڕانەداتی ئیتالیا وەرگر ڤیالی لە یاد نەکرد بەڵکو ڤیالی لەگەڵ خۆیدا بۆ هەڵبژاردەکە پلشش کرد و دەستکەوتانی لەگەڵ یانە. تاوان دەچمە سەر بابەتێکی دیکە وەڵام پێشەوە بە هەندێک لە کۆمنتکا کاروان ئەڵێ گاسپرینی شایستەتر نەبوو کە بێت بە ڕانەری ئیتالیا. گاسپرینی ڕانەری یانەی ڕۆمایە و پۆستیشی لە گرێبەستیشی لەگەڵ یانەی ڕۆماماوە بۆ ئێستا خەریکی هەرکەکەی بێ باشترە. کاگیرفان مانشینی زۆر لە پێرلۆ باشترە تاوان بێگومان باشترە. بەخوا کاگرێبین جارێ باسی ڕێڵمەدیدم بۆ کردوون پێشتر. کاک سۆرانجان دوێنێ باسی هۆکاری ماڵدینیم بۆ کردن کە بۆ دەستی لە کار کێشاوەتەوانێ. ئەنی ئەمڕۆ نامێ بچمەوە سەر عینن بابەت ئەگەرسی بەرنامی دوێنێ بکە هەر عینن بەرنامە باسێکی ترمان کردو لەسەر دەست لە کار کێشانەوەی پاولۆ ماڵدینی و ئاڕاکردنی لەبەر پرسیارەتی. بابەتێکی زۆر زۆر گرنگ هەیە کە من لای من زۆر زۆر گرنگە. داوا دەکەم ئەم بڕیارەی یەکێتی تۆپی پێی بەرازیل داوا دەکەم لەلایەن فیفاوە جێبەجێ بکرێت و شمولی هەموو یاریانە و هەڵبژاردەیە بکات بە پێناو سەلامەتی تۆپی پێ. چییە؟ تاوان ئێوە مۆندیالتان بینی پاراگوایشتان لەبەر چاوە کۆمەڵە یاری دیکەشتان لەبەر چاوە کە چ ناشرینیکان نابوو بە مۆندیال. ڕۆحێتی یاریکردنمان باس کردووە شەڕشەق و پیاکێشان و تونند و تیژیشمان باس کردووە. ڕووداوێکی دەگمەن و جوان لە بەرازیل تاوان ڕووداو لە کاردانەوەکەی نەک ڕووداوی ئەوەی کە ڕوویداوە نە ئەویان نە بەڵکو کاردانەوە بەرامبەر ڕووداوەکەی ڕوویداوە شتێکی جوان کراوە. هیوادارم لە ماوەی داهات و فیفا و یوفا پشت بەمە بەستن و هەروە ئیشی لەسەرکەن لەوەی کە لە پێناو سەلامەتی تۆپی پێ. بچینە سەر بابەتی سزایەکی کەمیۆنە لە یاری تۆپی پێدا. بابەتێکمانەیە لەسەرم بابەتە قسەیەکی لەسەر دەکەین بابزانین چییە. سزایەک بە ئەندازەی دابڕانی قوربانیەکە ئەم خاڵە گرنگە بچێتە بواری جێبەجێکردنەوە لە پێناو سەلامەتی تۆپی پێ. لە یاری نێوان ئینتەرناسیۆنال کرۆزیرۆ دوویانەی بەرازیلی ڤیکتۆر گابرێل بەرگریکاری ئینتەرناسیۆنال کە ئەم بەرگریکاری ڤیکتۆر گابرێل یاریزانی ژمارە 41 بە توندی فاوڵێکی تون لە گابرێل پیچی یاریزانیانەی کرۆزیرۆ دەگرێت. بە توندی فاوڵێکی لێ دەگرێت. بۆی ئەو فاوڵەوانەیە وەک بۆی بینن لەوێنەکە گابرێل پێک تووشی شکانی ئێسکی قاچی چەپی بوو. قاچی بۆی ئەو پێکدادانەوە تووشی شکانات. باش راپۆرتە پزیشکیەکان ئاماژە بە چی دەکەن؟ ئاماژە بۆ دەکەن گابرێل پێک بەوەی ئەم پێکانەوانێ بۆ ماوەی 3 بۆ 4 مانگ لە یاریکردن دوور دەکەوێتەوە. واتە لە یاریگادا بڕات. گرافیکی دواتر ئەزانین کاردانەوەکان چی؟ خۆی بابەتەکە جوانەکەی لەمایە.
دادگای باڵای وەرشی بەرازیل بڕیاری چیدا ڕاستەوخۆ بۆی ئەو توندیاریکردنەوە بڕیاریدا بە ڕاگررتنی ڤیکتۆر گابرێلی بەرگریکاری ئینتەرناسیۆناڵ بۆ 6 یاری ڕاستەوخۆ بۆی ئەو توندیاریکردن تۆ بۆ 6 یاری ڕاجیە خۆتان نەزانن ئێمە چەنەهشتی عەمدیمان هەبووە هەر یاریزانێ عەمدی بەکارە نابێت سزایەکی توندبیرێ خۆ مۆندیال بینیوتانە لەگەڵ درێژکردنەوەی ماوەی سزاکە تا کاتی گەڕانەوەی گابرێل پێک بۆ مەشقەکان سەری ئەم جوانیەکە دادگای وەرشی بەرازیل بەچی تۆپی بەرازیلی ناچار کردو بەچی 6 یاری ڕاگیراوە لەسەرم توندیاریکردن بەڵام دوای 6 یارەکە کە نزیک بە چیەکە مانگ و نیوەیەکە کە ڕاگیرەوە بەڵام چی تۆپی بەرازیل ئەڵێ چی یاخود دادگای وەرشی باڵێ ئەڵێ هەتا ئەو کاتەی ئەم یاریزان دەست بە مەشقەکانە کاتۆ نابێت و یاریکەیتەوە کە فێری ئەخلاقی یاریکردن بی ڕەوشتی یاریکردن فێری بیت جارێکی تر ئاوا بە توندوتیژی بەبێ جۆدانە سەلامەتی بەرامبەرەکە دیاری نەکەی ئەم سزایە زۆر جوانە بۆی کە جێبەجێ بکرێت بۆ سەلامەتی یاریزان نەک یاریزانێ بەلای بڕێ فاوڵۆ ئەمیش قاچی بشتێنێ بڵێ فاوڵ نیە و چونکە ئەمانە هەر هەیە بۆ یاریزانە سوپەرستارەکان ئەمانە هەیە بەس بۆ یاریزانەکانی دیکە نییە بۆیە دادگای بەرازیل بڕیاریدا هەتا ئەو کاتەی گابرێل پێک دەست دەکاتەوە بە مەشق و ڕانانەکان تۆ بۆ نییە یاریکەیتەوە بەخوا سزایەکی معقولە بەڵام مەرجەکەیان چییە ئەڵێ نابێت لە 180 ڕۆژ زیاتر بێت چونکە ئەو کاتە ئینتەرناسیۆناڵ زۆر لەسەرەکەی تۆ سزایەکە تازە ئەمە سەپێنی ئەنی ئەمە شتێک قورسەکەی بەڵام 180 ڕۆژیش مدەیەکی زۆر باش ینی سزاکەی نابێت لە 180 ڕۆژ دوای 180 ڕۆژەکە گەر گابرێل پێگەر دەستی نەکردو بەیاریکردن نەمەتوانێت دەست بکاتەوە بە یاری باشە بەڵام سزایەکی زۆر جوانە گرافیکی کۆتایی لەسەرم بابەتە طبعا پاش ئەو سزایی کە دراوە و پاژەوەی پێکانی کە ڕوویدا بەرگری کارەکە ئینتەرناسیۆناڵمان بیانوێنێتەوە یا بیانەکە وەیە کابراڵە من ڕۆحێتی یاریکردنم هەیە ئەم قسە ناباوە کە پێم وتن نمونەی کاڤەردین بۆ هێنانەوانێ بەرامبەر بە ئیسپانیا تا یارەکە تەواو بوو یەک فاوڵیان کرد تاکەتی بیژونیانێشی ئیسپانیا گۆڵ بکات لە مۆندیالەکە ئەو ئیسپانیایی کە هەموو تیپەکانی دیکەی لە مۆندیالە ڕاماڵی و نازناوەکەی بۆ پەڕی شایستەی بردەوە کاڤێردی یەک فاوڵی گرت لە ئیسپانیا لە یارێکی بەرامبەر ئیسپانیا هیچ نەیشێژێ گۆڵی لەسەر تۆمارکە خۆ یاری ڕاگرتن بە فاوڵ نییە کاک فاوڵی تاکتیشیمانەیە بەڵام یاری ڕاگرتن بە فاوڵ نییە یاری ڕاگرتن بە پلانە ئەبێت تۆ پلانێکی شێوازێکی بەرگری دیاریکراوە دەبێ پێویستیش ناکەونە فاوڵکە کاڤێردی نمونێ و یارەکانی دیکەش پاراگوایش نمونە بوو بەرامبەر بە فەڕەنسا چی کرد سزایەک بە ئەندازەی دابڕانی قوربانەکە ڤیکتۆر گابلێر بیانۆکەی چییە یاخود چی کردووە و باسیکەیە وتی چیمەنی یاریگاکە تەڕ و خلیسک بوو ئەمان وەجبێ ئەڵێ ڕۆحیە دەمیژ ئەڵێ تەڕ و خلیسک باش تا حەدێ بەخوا بیانۆکەی ئەم باشترە چونکە چیمەنی تەڕبووی هەیە کاتێک کە جوڵەیەکەکەی ینی خلیسیەکەت زیاتر بێ خۆتان بینیوتانە کاتێک ئارستەڕە یاریزانە خلیسیە بۆ خۆشی گۆڵ چەندە مەسافەیەکی زیاترە ڕوە بۆیە لە شەتحەکەشا قسەکە تەواوە کاتێک تۆ شەتحەکەی لە نێو یاریگاگەر چیمەنەکە تەڕبێ ئەکرێت خێراتر بڕۆیت و دوورتریش بڕێت چیمەنی یاریگاکە تەڕ و خلیسک بوو ئەمەش ڕێگری لێکردم گۆنتڕۆڵی جوولەکانم کەم و بۆی دروستبوونی ئەم پێکانە طبعا ئەمەر قاچەکەی غەڵەت بردووە ئەمار بیانەوە نییە بۆی قاچەکە و غەڵەت بردووە بەڵام تا حەدێک و تەڕ و خلیسیەکە بیانێکی تایە واڵێ چی ئەمە بەڕاستی دیمەنێکی ناخۆش بوو و من داوای لێبوردم لێ کردو تاوای پاڵپشتی خۆمم بۆ دەربڕی پاڵپشتی چی بۆکەی تۆ 4 مانگی ڕێگەم یاریزانە و لە یاریکردن بێبەش کرد یانێ کڕۆزیرۆ لە ئەستێرەیەکی بێبەشەوێ ئەمە پاڵپشتی چی بووکەی مانەکەی قەرەبوون هیچی ناچێتە قەرەبووی ئەوە بۆیە جوانترین بڕیار بوو کە دادگای بەرازیل پێ ڕاگەیان بە گابرێل وتی هەتا گابرێلی توشبوو بە پێکان نێتەوە نێو یاریگاکان و دەست بە مەشقەکان نەکاتەوە تۆش بۆ نییە یاریکی ئەگەر ئەمە جێبەجێ بکرێت لە تۆپی پێەیە سەلامەتی یاریزانەکان باشترە بێ و پارێزراوی زیاتر دەبێت و لە داهاتووە نەک بۆمە چۆن دەستگرتن بە دەمەکەەوە کرا بە کارتی سوور لەم کات لە دوای ئەمەشانێ هەر یاریزانێک توندوتیژی بەکارهێنا لە یاریگایە شتی عەمدی بەکارهێنا حەقە بەبێەوەی کاردوەرگریە کاردوەرنەگری لاقەیەوەیان نەبێ ڕاستەوخۆ عقوبەی بن و غەرامەی بکەن ئێتە تووشی ڕاگیرانی بکەنەوە لە بەرەوەی سەلامەتی بۆ یاریزانی تۆپی پێ زیاتر بەرهەم بێت
ئەمەش بابەتێکی سەرنجڕاکێشی ئەمڕۆم بوو کە من خۆم یەکێکە لەو بابەتانەی کە زۆرم بەدڵ بوو. نێمار دا سیلڤا وازێنانی یاریکردن ڕاگەیان زۆر بە خێرایی گەشتەکەین بە کاروانی نیمارە و باس لەوەکەین کە نیمار چی کردو بۆ هەڵبژاردی بەرازیل. یەکێک لە یاریزانە دڵخوازەکانی هاندەرانی تۆپی بەرازیل بەشێکی چونکە بەشێکە بۆ هەر قەزەونی نیمار بۆ بەڵام من خۆم وەکو خودی خۆم یەکێک بووم لەمانەی کە لە یاریکردنە معجیب بووم زۆر بە نیمار. من ئیتر نازام تۆ بە جیاوازی لێم تێگەی بە خۆنوانن لێم تێگەی بارچی لێم تێگەی ئەتوانی لێم تێبگەی بەوەی کە هەیە. بەڵام من معجیبی تاگیاریزان زۆر کەم بووم لە تۆپی پێ بەوانی کێوە هاندەرین و دوایان کەوتون بەخوا من هاندەری کەسیان نەبوو. ئیتر خۆتان تێگەن لەوەی کاڵم چی باز زیاتر شتەکە تێک نیم. بەڵام نیمار یەکێک بۆ لەوانەیە کە من زۆر تایبەت بۆ لام و زۆر یعنی یاریزانی هەڵبژاردی کە ڕکابەری من بۆ منەوە هەڵبژاردەم خۆش نایە بەڵام معجیب بووم زۆر بە نیمار بە شێواز یاریکردنی نیمار بڕیاریدا پاش کۆتایەتنی و دەرکردنی بەرازیل لە مۆندیال لەسەر دەستی نەرویج و گەڕانەوەیان بۆ نیشتیمانەکەی. نیمار ئەڵێ سەردەمی من لەگەڵ هەڵبژاردەی نیشتیمانی بە کۆتات بە شێوەیەکی یەکجارێکی وازم لە یاریکردن هێنا و باس لەوە دەکات مۆندیالی 2026 کۆدا و وێزگەی یاریکردنی نیمار بۆ لەگەڵ بەرازیل کە یەکەم وێزگەی نیمار لە کۆپا ئەمریکای ساڵی 2011 دەستی پێکرد و دواتر چەند دەستکەوتێکی هێنا بەڵام بە چاو بەراورد بەو توانایی کە نیمار هەیبوو دەستکەوتەکانی لەگەڵ بەرازیل وەکو پێویست نەبوو. گرافیکی دواتر تەواو نیمار گۆڵکاری مێژووی هەڵبژاردەی بەرازیلە بۆ زانیاریتان. نیمار 130 یاری بە درێسی هەڵبژاردی سامباو ئەنجام داوە 80 گۆڵی بۆ بەرازیل تۆمار کردووە کە گۆڵکاری مێژووی هەڵبژاردی بەرازیلە 59 ئەسیستی کردووە واتە ئێمە ڕێژەی گۆڵ و ئەسیستی بەرازیل و نیمار پێکەوە کۆ بکەینەوانێ نیمار یەک گۆڵی لە یعنی بەشداریکردنی گۆڵی لە یەک یاریە کەمترە بەشداری 129 گۆڵی کردووە ئیتریا گۆڵەکەی کردووە ئەسیستی کردووە لە ماوەی کە یاریکردنیشی لەو 130 یاریەیە نیمار 33 کارتی زەردی بەڕوودا بەرز کراوەوە و خاوەنی یەک کارتی سووریشە. گرافیکی سێم لەسەر نیمار لە مۆندیالدا نیمار 15 یاری مۆندیالی ئەنجام داوە 9 گۆڵ و 4 ئەسیستی کرد. یعنی ئەگەر ڕێژەی مۆندیالیشی باسکە نیمار یارەکانی ئەم مۆندیالەمووی بەیەدەک بەشداری کرد بەڵام ئەگەر دیقەت بە هێشتا ڕێژەی چێر باشی واتە نیمار لە ڕووی ئاسی تاکەسی و بۆ بەرازیل یاریزانێکی خراپ نەبووە یاریزانێکی خزمەتکاری بەرازیل بووە لە بکوی 15 بەشداریکردن بەشداری 13 گۆڵی هەبووە 9 گۆڵی تۆمار کردەوە 4 ئەسیستیە بووە و لە 4 مۆندیالدا بەشداری کردووە 2014 2010 2022 2026 بەڵام هیچ نازناوێکی مۆندیالی دەستەبەر نەکردووە کە مەش گەورەترین کێشە و گەورەترین نوقسانی هەبووە لە نیمارە. گرافیکی چوارەمی نیمار دەستکەوتەکانی نیمار لەگەڵ بەرازیلیا چی بۆ کۆمەڵە دەستکەوتیەنەوە. جامی لاوانی ئەمریکای باشووری لە ساڵی 2011 لەگەڵ سامبایە بردوێتەوە پاڵەوانی جامی کیشۆرەکانی ساڵی 2013 بۆ کەلاری کۆتایە لە ئیسپانیایان بردوانێ میدالیای زێڕی ئۆلۆمپیاتی ڕۆ دۆ ژانیرۆی 2016 بردوانێ کە پێم وابێ ئەوانیش لە یاری کۆتاییە لە ئەڵمانیایان بردبووانێ ئەوەی بیرم بێ و هەروەها کۆپا ئەمریکای 90شیان بردوێتەوە پلەی دووەمی کۆپا ئەمریکای 21شیان دەستەبەر کردووە کۆپا ئەمریکای 90شیان کە نیمار ئەلەو کۆپا ئەمریکایە پێم وابێ بۆی پێکانەوە بەشداری نەبوو بەڵام وەکو بەرازیل لە سەردەمی نیماردا ئەو نازناوە گەورەی بردوێتەوە کە کۆپا ئەمریکای ساڵی 2019 کاتێک لە یاری کۆتایە لە پیرۆیان بردەوە. گرافیکی دواتر ستایشەکان چین بۆ نیمار تەواو ڕەخنەشمانەیە بۆ نیمار ستایشیشمانەیە و ڕەخنەمانەیە. مێسی کە هاوڕێیەکی نزیکی نیمارەوە لە بەرشەلۆنە دوانەیەکی جوانیان پێشکەش کرد لەگەڵ سوارێزی شابوون بەستیانی MSN ئەڵێ نیمار دیاردەیەکی ڕاستەقینێ طبعا لای من بالفعل نیمار دیاردەیەکی ڕاستەقینە بۆ لە تۆپی پێ لای منیش هەمان بۆ چوونی مەسیمێ. گواردیۆلا ئەڵێ بەهرەکەی نیمار بێ هاوتە وەڵا لەمەیە لەگەڵ گواردیۆلاشە هاوتە هاوڕا بڕوام وایە ئەو بەهرەی کە نیمار هەیە بۆ لە دریبڵین و لە بڕینەکان و لە شێو ئەزیمامەڵی خۆی لە نێو یاریگادا بەڕاستی بێ هاوتا بوو تایبەتمەندیشی زۆر گەورەی هەبووە. تیتی ئەڵێ نیمار سەرکردەیەکی تاکتیکی و تەکنیکی ڕاستەقینەیە ئەمەیان من ناتوانم قەراری لێ بم چونکە من پرۆفیسۆری تاکتیک نیم
و هەڵسەنگێنەری گەورەی تەکنیک نیم لەبارەی نیمارانێ تا من وەکو ڕایەنە لە قسەی لەسەرکەم بەڵام ئەو کۆمانەی گواردیۆلاوکەینێڵێن ئەویان بە چاوە بینێ بەهرە خۆمان هەمومان بەهرەکانە بینین و جوڵەکانیمان بینی بۆیە ئەم دوانیان لێگە بەڵام ئەمایان ئیشی من یاڵسەنگانی بکەم ئەی ڕەخنەکان لەسەر نیمارچین بەڵام ڕەخنەشمان لەسەر نیمار هەیە لەگەڵ ستایشا ڕەخنەشمانەی باماشیەوە پێلێ کە کۆچی دوایی کردووە ئەڵێ نمایشی خۆخستن زۆر دەکات بەخوا ئاوی ژوان هەستەکە نیمار لە تەمسیلە یاریزانێکی لێزان بوو یەکێک لەو پەنارتیانەشی کە دروستی کرد بە خۆنوانن پەنارتیەکە بوو کە بەرامبەر بە پاریس سەن ژەرمان دروستی کرد یاری شەشویەکە کە چەندین لێدانی سزای تریە نیمار لە خۆخستن و نمایشکردنا بەڕاستی کەسێکی لێزان بوو ئەویش چی بوو بە حکمی ئەو تایبەتمەندی هەبوو لە مراوغەکردنەکانیە و لە ڕووی خستنە پێشی جستەی بۆ پێشی یاریزان وای لێ کرد هەمیشە بە ئاسانی ئەیتوانی یاریزان داوەر هەڵخەڵەتێنێ لەوەی بڕیاری بەوە و کاتە ڤار نەبووە لەوەی بەو جۆرە مامەڵ لەگەڵ بکە زیکۆ کەیچێکە لە ئەفسانەکانی بەرازیل ئەڵێ کاپنێکی پیشەگەر نییە ئەڵێ نیمار ڕاستە کاپنی بەرازیل بۆ بەڵام نەیتوانی و بەشێکی پیشەگەرانە مامەڵە بکەن ڕۆناڵدۆی دیاردا باس لەوە کاڵی کێشەی دەرەوە یاریگای نیمار زۆرە بالفعل وایە بەڵێ نیمار کێشەی دەرەوە یاریگای زۆر بوو کە بینیشتان دوایەوەی کە بەرازیل لە مۆندیالە دەرکرا لە باتی بەو هەموو جۆش و خرۆشی کەی بوو بەڵام نیمارمان بینی وێنەی لەکوێ بڵاوبەوە خەریکی چی بوو بۆیە نیمار پامەندی نییە لە دەرەوە یاریگە ئەمە ژوای کرد کاروانێ یاریزانە نەگات بە بردنەوەی باڵندۆر و نەگات بەو دەستکەوتانەی کەیەتی ئەگنا سەردەمی 2013 و 14 و 15 و 16 نیمار سەردەمێک بوو کە لە تۆپی پێیا و لەو کاتەدا کەس لە نیمار باشتر نەبووە بە کریستیانۆ ڕۆناڵدۆ و مێسی شانێ کە باڵندۆرەکانیان بردوێتەوە لەو کاتانەدا بڕوا بکەن لە ڕووی ئاستی تاکەوە تاک یعنی بە تەنها نیمار خۆی باشە لە ڕووی نمایشی خۆی کە مستەوای سابت بێ لە یاریەکانە بەڕاستی نیمار سەرسوڕێنەر بووە یعنی ئەگەر لەوان باشتر نەبوو بێ بڕوا بکە لە ئاستیەوە نابووە کەیتر خۆتان نەزانن ڕۆناڵدۆ لەو ماوەیە دوو باڵندۆری پێما بێ بردە و مێسی باڵندۆری بردوانێ بەڵام بەخوا لەو سەردەمای نیمار هیچی لەوان کەمتر نەبووە و ئاستێکی زۆر سەرسوڕێنەر و زۆر پێرفێکتی پێشکەش کردو ئەمەش واسێنانی نیمار بوو لە یاریکردن بۆ یاری نێودەوڵەتەکان بابەتێکی دیکەمان هەیە پلاتەر هاتووە ڕەخنە لە ئینفانتینۆ وەگرێ خۆی پلاتەر بۆی گەندەڵیەوە دوورخراوانێ کە کریستیانۆ ڕۆناڵدۆ زان چی بە پلاتەر کرد لە کاتی سەرۆکایەتی فیفا طبعاً یەکێک لە ئاشوبە ناشینەکانی فیفا ئەم سێ پلاتەرە سویستێ بوو کە بەڕاستی کەزەونی زۆری لە تۆپی پێیا دروست کرد ناداتپەروەری زۆریشی لە تۆپی پێیا دروست کرد بەڵام ئێستا سێ پلاتەر هاتووە ڕەخنە لە فیفا دەگرێت و لە هەمان کاتە چی بۆ لەگەڵ یا یوفاش هاتوۆتە سەرخەت و ڕەخنی لێ دەگرێت چیمان هەیە فیفا پرۆژەیەکی نوێی بە 7 ملیار یۆرۆ پێشنیاز کردووە طبعاً فیفا هەربیری لای پارەپیاکردنە لە بەرامبەر ئەمەیە جۆزێف سێف پلاتەر هەڕەشەی تون لە سەرۆکی ئێستەی فیفا جیانی ئینفانتینۆ دەکات پلاتەر ڕەخنەی قورس لەم پلانە دەگرێت کە لەلایەن هەردوو ڕۆژنامە نێودەری بەریتانی تایمز و تەلیگرافۆ ئاشکرا کراون کە تێیدا پرۆژەی دامەزراندنی کۆمپانیایەکی نوێ هەیە بۆ بەڕێوەبردننی سەرجەم مافە بازرگارەکانی مۆندیالی پیاوان و ژنان لەگەڵ جامی جیهانیانەکان بە شێوازێک کە ڕێژەی 20 بۆ 30% لە سەرمای کۆمپانیاکە بۆ بەرهێنەرانی کەرتی تایبەت تەرخان دەکرێت کۆمپانیاکە ئەو ناوی پێشنیازکەوە کۆمپانیای فیفا فۆروارد ئەنتەرپرایس ئەمە ناوی کۆمپانیاکە و بەڕێوەبردننی سەرجەم مافە بازرگارەکانی مۆندیال لە هەڵبژاردە و یانەکانە کە 120 بۆ 130 سەرمایی کۆمپانیاکە بۆ کەرتی تایبەت تەرخان بکرێت ئیترە و کەرتە تایبەتەوە خۆیان دیارەکەن چیە و چی نییە پلاتەر لەوە زیاتر دەدوێت و باسی چیەکە ئەڵێ پەیوەندی بێزی نێوان سەرۆکی فیفا و سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ گەشتۆتە ڕادەیە کە زیان بە تۆپی پێ دەگەێنێت ئەم یاریە بۆ فرۆشتن نییە پلاتەر گەیشتۆتە ئەوەی بڵێت ئەم یاریە بۆ فرۆشتن نیتە بزانن ئینفانتینۆ خەریکی چییە پلاتەر خۆی وا بڵێ کە پلاتەر بۆی گەندەڵی گەورەی فیفاوە دەرکرا بەهۆی شتی ژێربەژێری زۆری فیفا دەرکرا پلاتەر گەیشتۆتەوەی وا بە ئینفانتینۆ بڵێ ئیتە تێ بگەن یعنی شتێ لە ئارایە چونکە نابێتێت تۆ چۆن خۆ دواڵی تۆ خۆ پێشتر لەسەرەمە بووی بابەتەکە چییە ئێستا یوفاش هاتۆتە سەرخەت ئێستا یوفاش بە تەواوی دژی ئینفانتینۆ ئەگەر چی
ئەندامێکی خۆیانەوە ئەندامی یوفا بۆ پێشتر ئەگەر چی یوفا ئەندامێکە سەر بە فیفا و یەکێتیەکە سەر بە فیفا بەڵام یوفا ڕۆڵێکی باڵای هەیە لە بەسەر سەرۆشی فیفا چونکە ئینفانتینۆشە دیاریکراوی خۆیان بۆی یوفایە ساڵێ چی ئەڵێ هەڕەشەی بایکۆتی مۆندیال دەکەین و دەڵێن ڕۆح و بەڕێوەبردنی تۆپی پێ بۆ فرۆشتن نیە تۆپی پێ مڵکی فیفانیە کەس خاوەنداری تۆپی پێ ناکات بەڵکو هەڵبژاردەکان و وڵاتەکان خۆیان خاوەنی تۆپی پێن بۆیە بە هیچ جۆرێک تۆپی پێ بۆ فرۆشتن نیە و ڕاگەندراویان بڵاو کردوتەوانێ و پێ ناچێت دەم پێشاتانەی ئینفانتینۆ کە دەوێت لە داهاتووە بیکە یوفا و ناڕازێتەکانی ئەوروپا بێڵن ئەمانە بکە ئەگەر بێت و ئەمە بکرێ کەواتە ئینفانتینۆ کاری زۆر گەورەی کردوم ڕخنانە هیچی بنەمایان نیە تەنها بیانونیانانەوەی خۆیانە بێت بەڵام بە پێچوانەوە ئێستا فشارێکی زۆر لەسەر ئینفانتینۆیە لەسەر ئەو ڕێکان و ئەو پلانانەی کە دایناوە بۆی کە پاڵەوانتەکانی فیفا بە جۆرێکی تر بەڕێوەبەرێ بۆی بە گەورەتر بوون و گەورەتر بوون بچێت ئەمەش بابەتێک بوو کە لای من سەرنجڕاکێش بوو کە پلاتەر گەشتی بێتەوە ئاستی ڕەخنە لە ئینفانتینۆ بگرێت بەڕاستی بۆ من جێگەی تیاڕامان و بۆ جێگەی سەرسوڕمان بوو کۆتا بابەتم لەسەر مێرکاتۆیە دەچمە سەر خاڵەکانی مێرکاتۆ تەبعاً زۆر هاوڕێباسیەوە کە لەوەی یانەکانی دیکە و ئێمە چاوەڕێی کۆتاتنی مێرکاتۆکەین بە پێوە پێویست لەسەر یانەکان قساکەین وەکوی کە لە ڕیال مەدرید قسەمان کرد بۆ بەرشۆنە قساکەین بۆ مانچستەر یونایتد قساکەین بۆ بایرن قساکەین بۆ میلان و ئینتەر و یوڤە قسەکەین بۆ هەمووی بۆ لیڤەرپوڵ قسەکەین بۆ هەموو تیپەکان قسەکەین بۆ ئەرسناڵ بەبێ جیاوازی بەڵام ئەبێت تۆ بەرچاوڕوون بی لەوەی کێ ئێستا ڕیال مەدرید بۆچی ئەمە بەرنامەیەمان لەسەر کرد پەیوەندی بە دەست بەکاربوونی مۆرینۆوە هەبوو خاڵی یەکەم و خاڵی دووەمیش ئەوەی کەماوە تۆ لە ڕیال مەدرید ئەنجامدانی دوو گرێبەستی دیکێ لە کاتێکا تیپمان هەیە هێشتا مێرکاتۆکەی بە شێوەیەکی بەرچاو نەکردووە و پێویستی بە ئەنجامدانی گرێبەستی زیاترێ بۆی کە ئەنجامیدەن بە پێی ڕاگەیاندنەکانی ئیسپانیا یانەی ڕیال مەدرید بە شێوەیەکی فەرمی هەنگاوەکانی بۆ کارکردن و دەستپێکردنی گواستنەوەی ڕۆدری لایەنەی مانچستەر سیتی دەست پێ کردووە واتە شتەکان لە ضمنی هەواڵچوونە دەرەوانێ پاش ڕەزامەندی پێرێس ڕیال مەدرید بە فەرمی ڕێکارەکانی گواستنەوەی ڕۆدری دەست پێ کردووە چابی ئەلۆنسۆ لەگەڵ دانی وێڵبەک گەیشتۆتە ڕێکەوتن دانی وێڵبەکی تەمەن 35 ساڵ کە وەرزی ڕابردوو 13 گۆڵی بۆ برایتن تۆمار کرد چابی ئەلۆنسۆ بڕیاری داوە گرێبەست لەگەڵ وێڵبەک بکات و هێڵی ێرشبردنی چەلسی پێ بەهێز بکات چونکە جاکسنیش دەگەڕێتەوە چەلسی ئەلۆنسۆ احتیمادێکی ئەگەرچی چەلسی بەشداری هیچ پاڵەوانتێکی ئەوروپی ناکات بەڵام ئەلۆنسۆ دەوێت بە شێوەیەکی قورس بەشداری پرێمەرلیگ بکات کۆمۆ چاوی لە توانەکانی جۆشوا زرکیزیە یانە ئینتەر میلان گرێبەستی بیسێکی بەرگریکاری بۆ 5 وەرزی دیکە نوێ کردەوە کە بیسێک بەرگریکارێکی ئەڵمانیە لە ڕێزەکانی ئینتەر میلان یاری دەکاتەوەی چێکە لە یاریزانە بەهێزەکان ئەمەی کە گرنگە و کە چاوەڕێ دەکرێت ببێت بە گەورەترین گرێبەستی ساڵ چونکە بۆ ئەو نرخەی پاریس سەن ژەرمان داوای لێکا گرێبەستی ئالڤارێز بۆ بەرشەلۆنە تا ڕادەیە کاڵ بۆ تاوانێت چونکە ئەتلێتیکۆ بەشێکی فەرمی ڕەتی کردوێتەوە بە 150 میلیۆنیش دەستبەرداری نابێت لیڤەرپوڵیش جوڵەکانی بۆ گواستنەوەی بارکۆلا دەست پێ کردووە و دەوترێت لیڤەرپوڵ ڕێکەوتنی تاگەکەسی لەگەڵ بارکۆلا کردووە و ئینریکیش لە ماوەی ڕابردوو باسی لەوە کردووە کە ئەگەر هەر یاریزانێک مەرجێ بێ بۆ یاریکردن پێویستەکانەکە جێبێڵێ ئیتر ئەو کاتە پاریس سەن ژەرمان لە خواستی خۆی یەتە خوارەوە یانە بەڵام ئێستا پاریس سەن ژەرمان ئەڵێ ئامادەین بە 170 میلیۆن دەستبەرداری ملی هەمومان دەزانین کە 170 میلیۆن نایە بە بارکۆلا بۆیە چاوەڕێ دەکرێت گفتوگۆی بارکۆلا و لیڤەرپوڵ درێژە بکێشێت و ڕێکەوتنی نێوان لیڤەرپوڵ و پاریس سەن ژەرمان ماوەیەکی پێ بچێت تاوی لەسەر نرخێک بگەنە ڕێکەوتن بۆ گواستنەوەی برادری بارکۆلا بۆ ریزەکانی یانەی لیڤەرپوڵ یاریگای پەیام ئەمڕۆژ پێشکەشتان کرد تا سبەی پێتان دەگەمەوە خواتان لەگەڵ